لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر جعفەر عەلی مامۆستای زانکۆ توێژەری سیاسی دکتۆر سڵاو لێبێ. زۆر زۆر سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. دکتۆر پێدراوەکان چیمان پێ دەڵێن لەبارەی جەنگەکەەوە؟ زۆر سپاس کاکەڕانکۆ سڵاو ڕێز بۆ سەرجەمبینەرانی کورسان نیوز. لە ڕاستیدا دۆخی ئێستا نەدۆخی شەڕی گەرمە نەدۆخی ئاشتی تەواوە. لە دوای چل ڕۆژ لە جەنگی گەرم و جەنگێکی گەورەی نێوان ئێران ئەمریکا ئیسرائیل ئێمە دەزانین ئێستا چوینە بەردەم قۆناغێکی نوێ کە قۆناغی خۆ ئامادەکردنە بۆ کۆتایی هێنان بە جەنگ و هەمان کات قۆناغی خۆ ئامادەکردنە بۆ سەر لە نوێ دووبارەکردنەوەی جەنگ دەستپێکردنەوەی جەنگ. چکە لە کاتی ئاشتیدا لە کاتی وەستانی شەڕ نەک ئاشتی لە کاتی هەنگاونان بۆ ئاشتیانی دەستپێکردنی پرۆسی ئاشتیە مەرجنی ئاشتی بە نەتیجە بە ئەنجام بگات. بەڵام لەم کاتەدا هەردوو لە بە حکومی ئەوەی گومانی زۆریان لە نیەتی یەکتری هەیە و لە نیەتی گەیشتن بە نەتیجەیەکی ئیجابی بۆ کۆتایی هێنا بە جەنگەکە هەیە. هەم ئێران متمانەیەکی بە ئەمریکا نییە چکە وەکو خۆی زۆر جار لە سەرزاری کۆی گەورە بەرپرسانی ئێران چ بەرپرسانی ئەمنی و چ بەرپرسانی سیاسی ئێران دووبارەی دەکاتەوە. پێیان وایە ئەمریکا هەمیشە لە کاتی گفتوگۆ و لە کاتی ئاشتیدا ئێرانی بە ئاماژ گرتووە پەلاماری ئێرانی داوا گفتوگۆی پێشێل کردووە و ئەمریکاش ئیسرائیلش بە هەمان شێوە هەمیشە لە سەرزاری گەورە بەرپرسانی ئیسرائیل لە تاوەکو دوێنێش ئەمەیان دووبارە کردوتەوە کە ئامادەکاری تەواویان بۆ دەستپێکردنەوەی جەنگ کردوتەوە. واتە هەم لەسەر ئەرز هەم لە ڕووی چەک و تەخەمەنی ئاسمانیەوە هەم لە نێو دەریادا ئامادەکاری تەواو کراوە بۆی کەواتجارێککە هەر چرکە ساتێک جەنگ دەست پێ بکاتەوە. ئەمە دیوێشتی دیوەکەی تری بریتە لەوەی کە ئەم پرۆسەیە ئایا سەرکەوتو دەبێ یا سەرکەوتو نابێ بە نەتیجە دوجار دەگەن بە ڕێککەوتنێک و ئەم ئەجێندای هەردوو لە جانتای دیبلۆماسی هەردوو لە ئەم داواکاریانە لە نێو جانتای دیبلۆماسی وەفدی ئێرانی وەفدی ئەمریکیدایە ئایا دەتوانێت هەردوولا لەسەر مێزێکی هاوبەش جگە لە کۆکردنەوە بگەێنێ بە ئەنجامێکی هاوبەش و دوجار ئیمزای ڕێککەوتنێک بکەن. ئەمەیان ڕەنگە کارێک بێت ئەگەری بە باوەڕی من ئەگەری جێبەجێکردنی زیاتر بێ ئەگەری گەیشتن بە نەتیجەیەکی ئیجابی زیاتر بێت لەوەی جەنگ دەست پێ بکاتەوە بەم شێوەی کە پێشتر جەنگ هەبوو. دکتۆر ینی شتێکی سەرنجڕاکێشە دوێت ئەم قۆناغی جگەلەوەی ئامادەکاریە بۆ ئاگربەست قۆناغی ئامادەکاریە بۆ دەستپێکردنەوەی جەنگیش یان نێردوو لەش خۆیان ئامادە دەکەنەوە بۆ جەنگەکە لەو قۆناغەدان کەواتە ئەکرێ بڵین جەنگ و ئاشتی ینی هەردووکیان ئێستا یەکسانن ئەگەری ڕوودانیان. بەڵێ هەردووچان ئەگەری ئەوەی هەیە هەم ئەگەری ئەوەی هەیە جەنگ دەست پێ بکاتەوە کە دەسەوەر دەکرێمە ئەگەرە لاوازەکە بێ و ئەگەری ئەوەی هەیە بگەن بە نەتیجەیەکی هاوبەش لەو خاڵانەی لەو داواکاریانەی کە لە نێو جانتای دیبلۆماسیەک لە لایەنە ناکۆکەکان هەیە بگەن بە نەتیجەیەکی هاوبەش و سەرنجەکان زیاتر لێک نزیک بنەوە. دکتۆر ئەگەری جەنگ ئەگەرێکی ڕەنگە لاواز بێ ئەمە ینی چ پێدراوێکی سیاسی ئەمەمان پێ دەڵێ؟ بە حکمیەوەی ئێمە دەزانین لە سەرزاری ترەمپۆ دەیان جار ئەمە وتراوە کە بۆ ئیسرائیلی شێندێ جار ئەمەی گوتووە بەڕغمیەوەی کە جیاوازی لە ئەجێندای ئیسرائیلی و ئەمریکی هەیە سەبارەت بە ئێران بەڵام بەردەوام ترەمپ لە سەرزاری ترەمپەوە کە بڕیاردەری یەکەمی ئەوروپای ئەمریکا لە جەنگدا دایان جار ئەمەی دووبارە کردوەوە کە ئێمە بەشێکی گەورە لە ئامانج و استراتیژی جەنگمان بەدی هێناوە سیستەممان لە ئێران گۆڕیوە دەسەڵاتمان لە ئێران گۆڕیوە ئەو ژێرخانی ئەمنی و ژێرخانی سەربازی و موشکی و پیشسازی جەنگی ئێرانمان کۆتایی پێهێناوە نەک کۆتایی پێهێنابێ بەڵام تا ئەندازەیەکی گەورە بێهێز کردووە ئێران ناتوانێت بۆ 50 ساڵی تریش بتوانێت ئەم ژێرخانە جارێکتر دروستکاتەوە و لە شەڕی 12 ڕۆژەی ساڵی ڕابردووی 13 بۆ 24 حوزەیرانی ساڵی ڕابردوو ئاماژەی بەوە کرد کە ئێمە پیتاندنی یۆرانیۆ سەرچاوەی مەترسی ئەتۆمی ئێرانیمان لەبار بردووە لە ڕێگای فڕۆکەی B52 بردومانمان کردووە ینی هەموو ئەوانە پێمان دەڵێ ینی ئامادەکاریە بۆ ئەوەی ئەگەر بێت و ئەمریکا لە ئێستادا بە نەتیجە بچێت لەسەر مێزی فاوەزاتدا ڕێکەوتنێکیش لەگەڵ ئێران مۆرکە ئەم چیرۆکانە ئاراستەی دۆخی ناوەی کۆمەلگای ئەمریکی و ئەوروپی دەکات بۆی کە بڵێ ئێمە سەرکەوتون لە جەنگەکەدا. باشە خۆ دکتۆر ئەگەر ئەو قسانەی دۆناڵد ترەمپ ڕاست بێت لە جەنگی 12 ڕۆژە دەیکرد وتی ئێمە ئەتۆمەکەیمان لە ناو بردووە و موشکی بالیستیان نەماوە ئێخۆم جەنگە ڕووی نەدەدایەوە بەڵامەوە بینیمان ئێران دوای ئەو هەموو گورزش کە لیدرا هێشتاریانی ئێمە ناڵین زۆر بەهێزە بەڵام هێشتا سەرچاوی مەترسیە لانی کەم بۆ وڵاتانی دراوسەی خۆی بۆ ئیسرائیلیش بامان شێوە. کاکە ڕانکۆ ئێران دەوڵەتێکی لاواز نییە ئێران دەوڵەتێکی بەهێزە
من تەسەوەر ناکەم ئەمریکا و ئیسرائیلیش نەزان کە ئێران دەوڵەتێکی بەهێزەوە خاوەنی جبەخانەیەکی گەورەی موشکی و درۆنیشە. پێم وانە لە بۆشایەوە هاتبن هیچ زانیاریی هەواڵگیری و زانیاریشان ناوە ئێران نەوە بێ لە ناو سەرچاوە سەربازی و ئەمریکان ئێرانەوە پێنەگەیشت بێ. یعنی ئیسرائیل و ئەمریکا لە ناو نزیکترین لوتکەی دەسەڵاتی ئێرانیەوە زانیاری هەواڵگریان پێ بگات کە خامنەئی لەکوێیە و فلان سەرکردەی سەربازی لەکوێ و فلان سەرکردەی ئەمنی لە کام شوقەیە لە باڵەخانەیەکدا لە چ ژوورێکدایە ئەوان بتوان ئەمە کۆتایی پێبێن باوەڕ ناکەم ئاگاداری ئەوە نەبوو بن بە من زۆر جار گوێم لەوە دەبێت کە ئەمریکا تەوقعاتی غەڵەت بۆ لەسەر ئێران و ئیسرائیل تەوقعاتی غەڵەت میوانەکان من لەم بەرنامەی باسییان کردووە دەڵێن قەناعەتم وانە و تەوقعاتە هەڵەدا چوون. نا هەڵە نەبووە هەڵە دەزانی بۆچی چکامە بە هەم پێوەرێکی لێکدانەوەش یانی تۆ ڕێی تێ ناچێ ئەمریکا ئاگاداری جوڵەی سەرکردەیەکی ئەمنی سوپای پازاران بێت ئاگاداری جوڵەی لەکوێ دەخەوێ لە شوقەیەک دەمێنێتەوە لە شقامێک دەگەڕێت و بە شارێک دەڕوە ئاگاداری ئەوە بێ ئاگاداری جبەخانە و بەرەمێنانی موشکی و موشکی بالیستی و درۆنی ئێرانینەوە بێ بەتەوە قوی من ئاگادار بووە بەڵام ئێمە هەمومان دەزانین یعنی ئەمە ینی تقریبان دەتوانین بڵێن بەراورد ناکرێت ینی هێزی تەکنەلۆژی ئەمریکی ئیسرائیلی لەگەڵ ئێران بەراورد ناکرێت بەوە شەوکە هەیەی لە ئێستادا کاتێک کە ئەمە واضحە ینی لە ڕووی سەربازیەوە لە ڕووی تەکنۆلۆژیای سەربازیەوە لە ڕووی پیشسازی سەربازیەوە و لە ڕووی دامی لۆجستی و دامی مالی و دامی اقتصادیەوە ینی ئەم دوو هێزە بەراورد ناکرێن لەگەڵ یەک ینی هەومان دەزانین لەسەر ئەرز لە ڕووی سەربازیەوە ئێران شکست دەخوات شەڕ بەردەوام بێت گومان لەوەدا نیە شکست دەخوات بەڵام ئایا شکست خواردن بە معنای شکست خواردنی ئێران لە ڕووی ئاسکەریەوە بە مانای کۆتایی هێنانە بە سیستەمی سیاسی لە ئێراندا مەرجنی ئەمەی لێ بکەوێتەوە ئەمای کە خواستی ئیسرائیلە مەرجنیە ئالوگۆڕی دەسەڵاتی سیاسی ئالوگۆڕی ڕێشەی دەسەڵاتی سیاسی لێ بکەوێتەوە ئەمەی کە خواستی استراتیژی دەوڵەتی ئیسرائیلە دەناجینام باوەڕم وانی ئاگادارنەوە بن ئەمریکا ئاگاداری قووەتی ئێرانەوە بن لە ڕووی تەکنەلۆژی ئاسکەریەوە باشە دکتۆر هەندێک دەڵێن ینی توێژەرە ئەمریکەکانیش دەڵێن لەم خۆناغەدا ئێران هەرەوەی کە نەدۆڕێبووی سەرکەوتنە ئەمە ڕاستی زۆری تێدایە لەبەرەوەی تۆ لەگەڵ دوو هێزی زۆر گەورەی جیهانی وەڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتویە ململانەی بەریەککەوتنی سەربازی بەریەککەوتنی گەرم شەڕی گەرم یعنی ئیسرائیل ئێمە هەموو دەزانین لەو ناوچەیەدا یەکێک لە بەهێست خاوەنی یەکێک لە بەهێسترین تەکنۆلۆژیا سەربازیەکانە تەکنۆلۆژیای پەلاماردان و تەکنۆلۆژیای بەرگریش ئەمریکا بەهێزترین دەوڵەتی دنیا لە ڕووی تەکنۆلۆژیای ئەسکەری و موشکی و دەریایی و ئاسمانیەوە وە گەورترین هێزی ناوناتۆ و گەورترین هێزی سەربازی هەیە لەسەر ئارێز یعنی هەموو ئەوانە پێمان دەڵێ وە جگەلەوە ئەمەی کە هێرش دەکە ئەمەی کە پەلاماری داوە ئەمریکا ئیسرائیلن یعنی ئەوان لە حاڵەتی هێرش بردندا بوون ئەوەی کە لە حاڵەتی بەرگریدا بووە دەوڵەتی ئێرانە بەپێی قانونیش ینی تۆ بەپێی قانونی ململانێش سەرکەوتن کاتێک کە تۆ لە دۆخی بەرگریدا دەتوانی بمێنیەوە کە ئەمە ستراتیژە بۆ ئێران لە ئێستادا بێگومان ئەمە دەبێتە چیرۆکی سەرکەوتن بۆ دەوڵەت و بۆ سیستەم و بۆ ڕژێمی ئێرانی وە کاتێک کە تۆ پەلاماردەری کاتێک کە تۆ هێرش دەست پێ کردووە کە تۆ هێرشبەری لە دۆخی هجومیدای ینی کاتێک کە تۆ ناتوانانی ئامانجەکەت بپێکی کە بریتە لە کۆتایی هێنان بەدەسەڵاتی سیاسی لە ئێراندا نەک بە پێوەی کە ترامپ دەیڵێ ئەنی ئالوگۆڕی ڕیشەی لە دەسەڵاتی سیاسیدا بێگومان تۆ سەرکەوتونی بەڵام هەردوو لە بێگومان لە شەڕ وایە هەردوو لا چیرۆکی سەرکەوتنیان هەیە ئێران لە ئێستاوە دەیان چیرۆکی سەرکەوتنی داڕشتووە کە ئێمە لە جەنگدا سەرکەوتون ئەمریکا ناچار بووە بە ناچاری هاتۆ دەسەر ناوخۆی خۆی بۆ دەبێت چیرۆکی سەرکەوتن دەبێەوە ئەمریکا بە هەمان شێوە دەیان چیرۆکی سەرکەوتنی خۆی دەجێڕێتەوە لە ئێستادا بۆی سبینێ ئەگەر لەم فاوەزاتیش داگەیشتە نەتیجەیەکی هاوبەش و ئیمزایان لەسەر بڵین دۆناڵد ترامپ یان ئەمریکا وەڵی جار ڕاستیەکەی ئەوەی کە بڕیاردەری یەکەمە لە ئێستادا تا ئەندازەیەک دەتوان بڵێن بەسەر زۆشتی قانونیشدا بازدا دۆناڵد ترامپە دکتۆر تۆ ینی لەم حازەرەکانە بۆ نمونە زۆر جار باز لە دەوڵەتی قوڵی یعنی ئەمریکا دەکرێت و باز لە استراتیژی ئەمریکا دەکرێت ئێسەوەی دۆناڵد ترامپ دیکە ینی لەو تیۆریانەیە جێ دەبێتەوە لەگەڵ ترامپ لە 24 لە مای ئەم ساڵ و چەند مانگەی دەسەڵاتیدا دەتوانین بڵێن دۆخێکی نوێ لە سیاسەتی ئەمریکی سیاسەتی دەرەوەی ئەمریکی هاتۆتە پێش دۆناڵد ترامپ لەو سەرکردە سیاسیانەی ئەمریکایە
کە دەتوانم بڵێم حەزێکی زۆری بۆ بڕیاردانی تاکڕەوی هەیە ینی بۆ دروستکردنی گروپ بەندی هەیە بۆ دروستکردنی ستاف و کوتلەیەک هەیە فراکسیۆنێک هەیە لە دەوری خۆیدا کە ئەم فراکسیۆنە مطیعی تەواوی بێ ینی ملکەتی تەواوی بڕیارەکانی دۆناڵد ترامپ بێ دۆناڵد ترامپ بڵێ جەنگ ڕاستە جەنگ ڕاستە بڵێ پەلاماردەین پەلاماردەین بڵێ ئاشتی دەکەین ئاشتی دەکەین بە دۆڕاویش بێتە دەر لە جەنگ بڵێن سەرکەوتوو بین هەمویان بڵێن سەرکەوتوو بین ئەم دۆخە لە ناو سیستەمێکی دیموکراسی ناوەکی ئەمریکیدا دۆخێکی نامۆیە تا ئەندازەیەک یعنی بەم ئەندازەیە سەرۆک تەجاوزی بەشێک لە دامەزراوەکان و ناوەندەکانی تیکتانک و دامەزراوەکانی تەشریعی و دامەزراوەکانی بڕیاری نەکردووە لە ئەمریکادا ڕاستە ئەمە قانونێکی لە پشتە ڕاستە سەرۆک لە ناو خەڵک هەڵدەبژێرێ دەسەڵاتێکی زۆری هەیە ڕاستە سەرۆک دەتوانێت بڕیاری جەنگ و ئاشتی بدا بەڵام کەمتر وا بووە ڕەنگە هەر نمونەی نەبێت لە مێژووی ئەم سیاسی ئەمریکادا بەبێ کۆنگرێس بەبێ پشتیوانی کۆنگرێس سەرۆک بڕیاری جەنگی دابێت ینی بچێتە ناو جەنجێکەوە ڕاستە ئەمە هەتاوەکو ئێستا بە ئۆپەراسیۆنی سەربازی ناوی دەبن نەک بە جەنگی بە جەنگێک چکەمە پێویستی بە موافقەتی کۆنگرێس دەبێت. دکتۆر لەم ڕۆژانەدا زۆر باز لە دەسەڵاتەکانی سەرۆکی ئەمریکا دەکرانی دەڵێن دەسەڵاتەکانی زۆرە ئەنی زۆر و ڕەها و ڕاستەنی تۆ بەراورد بە وڵاتانی دیکە ڕاستە و قسێ بەڵێ بەڵێ ڕاستە دەسەڵات هەموو سیستەمێکی سەرۆکایەتی بێگومان بە جیاوازیانەوە تۆ ئێستا سیرکە لە فەڕەنسادا سەرۆک دەسەڵاتی هەیە لەبەروی ناو خەڵکەوە هەڵدەبژێدرێ سەرۆک لە ئەمریکا لەبەروی ناو خەڵکەوە هەڵدەبژێدرێ شەرعیەتی دیموکراسی و شەرعیەتی کۆمەڵایەتی و شەرعیەتی جەماوەری وەرگرتووە واتە زۆرینەی خەڵک و بەدایان میلیۆن خەڵک دەنگی پێداوە ئەمە قووەتی پێدەدات ئەمە قووەتی دەستوری پێداوە قووەتی قانونی پێداوە قووەتی پێداوە کە لە پێگەی دەسەڵاتدا وەکو کاریزما وەکو شخصیەتیشی زۆر بەهێز دەرکەوێت هێزی ئەوەی پێدەدات کە بتوانێت زۆر جار تەجاوزی هێندێک دامەزرا و هێندێک ناوەند بکات کە ڕەنگە بەرژەوەندی ئەمریکای خود بەرژەوەندی هەر دەوڵەتێکی تر لەوە دابێت پرس و ڕاوێژ بکەن پرس و ڕاوێژ لەگەڵ ئەنجومەنی یاساییشی نیشتیمانی بکە پرس و ڕاوێژ لەگەڵ CIA بکە پرس و ڕاوێژ لەگەڵ ناوەندە هەواڵگریەکان بێگومان دەیکەن یعنی ئەمە بەو ئەندازەیەش نییە بەو شێوەیەش نییە کە ئێمە پێمان وابێت دۆناڵد ترامپ دانیشتووە لەسەر کورسیەک و لە کۆشکی سپی و تاکڕەوانە چی بە خەیاڵ دابێت ئەمە دەکات بە بڕیار و لەسەر کاغز دەینووسێت و لەسەر ئەرزی واقع پراکتیزەی دەکات ڕەنگە بەم ئەندازەیەش نەبێت بێگومان پرس و ڕاوێژ دەکات بێگومان لەگەڵ ناوەندەکانی هەواڵگری کۆ دەبێتەوە لەگەڵ ناوەندی ئەنجومەنی ئاسایشی کۆ دەبێتەوە سەرنج و تێبینیەکانیان لێوەردەگرێت چی بۆ ئەمریکا باشە چی نەکرێت لەکوێدا شەڕ بکەین لەکوێدا شەڕ نەکەین لەکوێدا ئاشتی بکەین یعنی تەسەوەر دەکەم تا ئەندازەیەک بەڵام بە ئەگەری زۆرەوە بەپێی ئەوەی کە ترامپ کەسێکە ینی قمار لەسەر عقلی ترامپ ناکرێت لە جەنگدا لە ئاشتیدا لە تیجارەتدا هێندەی بزنس لە عقلێتی ترامپدا کار دەکات و چالاکە هێندە ڕەنگە مەسلەی تر و بابەتی تر و سیاسی هەندە چالاک نەبێن ینی حتا سیاسەتیش ینی کۆمەک بە عقلە بزنسیەکەی بزنسمانیەکەی دۆناڵد ترامپ دەکات یانی دەبێتێتەوە ئەو حتا لە خولی یەکەمیشیدا کاکەڕانکۆ ئەگەر بیرتان بێت لە خولی یەکەمیشدا لە سەردانێکی بۆ سعودیە ینی هەموو ئیتفاق حتا لەم خولەشیدا کۆی ئیتفاق و کۆی ڕێکەوتنەکانی لەسەر بنەمای پارە بوو پارە چۆم بۆ بەرهێنان ببا بۆ ئەمریکا تریلیۆن دۆلاری سعودی ببا نەشی چارێتەوە بەڵێ نایشارێت زۆر جار لە کۆنفرانسە ڕۆژنامەوانەکانە دەڵێ فلان کەس فلان سەرۆک پیاوی چاکە پارەی زۆر ڕاستە یا فڕۆکەیەکی وەردەگرێت لە قەتەر یا ئەوەتە دەڵێ من تۆ دەپارێزم تۆ لە بەرامبەرەوە دەبێت پارە بدەی بە من حتا لە مەوزوعی ناتۆ مەسلەی زیادکردن و فەرزکردنی ینی ئەم ئەجێندای هێنانە پێشی مەسلەی زیادکردنی بودجە بۆ ناتۆ لەلایەن وڵاتانی ئەوروپا ناکۆچی قوڵی دروستکرد لەگەڵ ئەمریکا ینی تقریبا تا ئەندازەیەکی زۆر دەتوانین بڵین ئەوەی لەسەر مێزی بەردەمی ترامپدا هەمیشە ئامادەی هەیە بریتە لە پارە ئەم ڕێگەزە گرنگەیە کە دەتوانم بڵێم عقلی ترامپی تا ئەندازەیەکی گەورە عقلی سیاسی ترامپی تا ئەندازەیەکی گەورە داگیر کردووە بۆیە لە ئێستاشدا ئەگەر بێت و ئێران تا ئەندازەیەک مرونەتی زیاتر بدوێنێ بچێتە پێش لە هورمز بتوانێت هاوبەشی بە ئەمریکا بکە یان دەستی ئەمریکا بکاتەوە لە هورمز و باج و سەرانە وەربگرن دو ڕۆژی تر لەو کەشتی بازرگانیانەی کە بە هورمزدا تێدەپەڕێ تەسەوەر دەکەم ئەمریکا تا ئەندازەیەک ترامپ شل بێت ئەوە با بڵین ڕۆژنامەی سەبق بڵاوی کردوێتەوە دەڵێ ئێران تەرحیەوەی کردووە و توێتی هورمز دەکەینەوە ئێمە ڕێگیرێکمان لە هورمز نامێنێ ئەمریکاش بە هەمان شێوە چونکە ئێستا پێچوانە بۆ تۆ ئەمریکاش هورمزی داخستووە لای خۆیەوە دەڵێ گەر کەمێک داواکاریەکانی لەسەر مەسەلەی چەکی ئەتۆمی تەخفیف بکە یا مودەکە کەمێک درێژتر بکاتەوە بۆیانەوەی ئەمریکا دەڵێمە هورمز دەکەینەوە خۆی ئێران
هەردوو لایەن تقریبان خاڵەکانیان لێک نزیکە دوور نییە. دوکتۆری سەباس خاڵەکان دەکەین مادام باسی ورمزمان کرد هەندێک دەڵێن وەکو چۆن دەڵێ دۆناڵد ترامپ بۆ حرەکەی کە کردی مێزەکەی بەسەر ئێراندا قەڵب کردەوە مێزی باڵین دەرگای هورمز لە پێشدا ئێران هورمزی داخست و بوو بە کێشە و هەموو گیان تەکلیفی لە ئێران دەکرد بیکاتەوە ئێستا وای کرد وتی هورمز یان بۆ هەمووان یا بۆ ئێرانیش نابێ هەبێ ئێستا وا دەردەکەوێت ئێران لە هەرە زەرمەندەکانی وڵاتانی جیهانە لە داخستنی هورمز ئێستا و داوا دەکا کە ئەبێ بکرێتەوە. ڕاستە ئێران لەبەرەوەی بەشی گەورەی ئابووری ئێران یاخود پشتیوانی ئابووری ئێران لەم جززیرەی خارگ و لە هورمزەوە تێدەپەڕێ ئاین لە خارگەوە بۆ هورمز و لێوە تێدەپەڕێ یعنی نزیکەی 190 اقتصادی ئێران پشت بەمە دەبەستێت ڕۆژانە نزیکەی 485 میلیۆن دلار کاتێک ئەمە نزیکەی 500 میلیۆن دلار کاتێک ئەمە وشک دەکات ئەم سەرچاوە دارایە وشک دەکات لە ئێران و ئێران بۆ خۆشمان دەزانین گەماروویەکی نێودەوڵەتی گەورەی لەسرە یعنی کە تۆش لە دەریادا دەست دەخێبینە قاقای گەماروی دەدەی و لە هەم بەندەرەکانەوە نەدەهێڵی کەشتێک لە ئێرانەوە دەرچێ و نەدەهێڵی کەشتێکی بۆ ئێرانەوە بێ ئیدی ئێران دەچێتە دۆخێکی تەواو خراپترەوە بوون ئێمە هەمووشمان دەزانین ینی ئێران دۆخی ئێران دۆخێکی تەواو خراپە دۆخی ئابووری ئێران دۆخێکی تەواو خراپە دارمانێکی گەورەی لە ڕووی اقتصادیەوە لەسرە و دراوی ئێرانی تا ئەندازەیەکی گەورە هەرەسی هێناوە داڕوخاوە گەماروویەکی تریشی هاتۆتە سەر لە ئێستادا کە شادەماری اقتصادی ئێران وشک دەکات بێگومان ئێران ڕەنگە تا نەتوانێت بۆ مدەتێکی درێژ تەحملی ئەم گەماروێ بکە بە تەسەوەڕی من ئێران لە ئێستادا باشترین شت ئەوەیە لەم فاوەزاتدا مرونەتی زیاتر پیشاندا بۆ ئەوی بمێنێتەوە ئەگەر ئەمە نەکە من تەسەوەڕ دەکەم هەر بەم دۆخە ئێران تووشی دۆخێکی ناوەکی زۆر خراپ دەبێت. باشە دکتۆر ئەمریکا شتێکی هێشتۆتەوە بۆ مفاوەزات یان ئێمە ئەکرێ نایبنین مفاوەزات ئەمە ئەکرێ نایبنین دانوستان یانەوەی کە هەندێک دەڵێن ئەمە تەسلیم بوونە جا بە شەڕیان بە ئاشتی پێ دوایە و خاڵانی ئەمریکا داوای دەکا یعنی ئەگەر ئێران جێبەجێ بکات تەواو تەسلیم بوونە لە قازانجی ئێران ئەگەر بیکە ئەمەی ئەمریکا داوای دەکات بە خاتری مانەوەی بە خاتری باشکردنی ژیانی هاوڵاتیەکانی بە خاتری ئەوەی زیندوو بمێنێتەوە بە خاتری ئەوەی سیستەمەکەی بمێنێ بە خاتری ئەوەی دەسەڵاتی بمێنێ بە خاتی ئەوەی وەکو هێزێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا حسابی لەسەر بکرێت بە خاتری بڕیار بەدەستەکانیشی بێگومان لە دەسەڵات دەمێنەوە بەڵێ دەسەڵات دەمێنەوە هەیمەنیان دەمێنێ بەڵام ئێمە هەومان دەزانین ئەوەی ئەمریکا داوای دەکا بێگومان سەپاندنە یعنی ئەمریکا ئەجندایش مەرجی هەیە لەم فاوەزاتدا لە هەموو فاوەزاتێکی نەیان شاردۆتەوە لە یەکەم ڕۆژەوە تاوەکو ئێستا لە ماوەی زیاتر نزیک بە 20 ڕۆژی بڵین وەستانی ئەم شەڕەدا یعنی ئەوان نیان شاردۆتەوە خاڵی هەرە سەرەکی جەوهەری داواکاری ئەمریکی بریتە لە مەسەلەی ئەتۆمی ئێرانی مەسەلەی یۆرانیۆم لە ئێراندا دەبێت ئەمە کۆتایی پێبهێنرێ ئێران نە لە ئێستا و نە لە ساڵێکی ترە نابێ خاوەنی چەکی ئەتۆمی بێت نابێت دەستی بە چەکی ئەتۆمی بگەن ئەمە لای ئەمریکیەکان کۆتایی پێهاتوە لای ئیسرائیلیەکان کۆتایی پێهاتوە ئەمە مەرجێکی سەرچە ئێران لەسەر ئەم خاڵە دەیەوێتە فاوسکات دەیەوێت ئەمە بخاتە قۆناغی دوا قۆناغی گفتوگۆ لەگەڵ ئەمریکادا واتە ئێران قۆناغ بەندی کردووە گفتوگۆکە پێچوانەوەی ئەمریکا ئێران دەیەوێت لە قۆناغی یەکەمدا لەبەرەوەی متمانەی بە ئەمریکانیا خاڵەکان لەو سەرەوە بێتەوە خاڵی یەکەم دوا قۆناغی ئەمریکا خاڵی یەکەم ئەتۆمێکێ لە هەموو فاوەزاتێکدا ئەمریکا جەوهەری گفتوگۆکانی چەکی ئەتۆمیەکەی باشە دکتۆر ئێستا بۆ نمونە ئەو سەردانی عبازەراقچی بۆ رووسیان نێک خوێنەوەی ئەوەی بۆ دەکەن دەڵێن باز لە وڵاتێکی نێوەندگیر کراوە بۆ یۆرانیۆمە پیتراوەکە بگوازێتەوە بێ دەڵێنم سەردانە ڕەنگە لەو چوارچێوێدا بێ کە عێراقچی بیەوێ کە یۆرانیۆمەکە بچێتە رووسیا تەسەوڕ ناکرێ ینی بە ئەگەر تۆ بێنە بەرچاوی خۆ لەبەرەوەی رووسیا دەوڵەتێکی یەکێکە لەو دەوڵەتانی کە لە ساحەکەدا وەکو جەمسەرێک لە بەرامبەر ئەمریکا خۆی نمایش دەکات بڵێن بە هاوپەیمانتی لەگەڵ چین و لەگەڵ کۆریای باکوور ینی وەکو دەوڵەتێکی ململانێکەر وەکو دەوڵەتێکی گەورە لە بەرامبەر وەکو جەمسەرێک لە بەرامبەر ئەمریکا خۆی نمایش دەکات ڕەنگە بۆ ئێران ئەگەر ئەمە بکرێ بۆ ئێران قاژانجە لەبەری دەوڵەتە چاوپەیمانی خۆیەتی دەوڵەتێکی نزیکە لە ئەجندای ئێرانی دەوڵەتێکە لەگەڵمانەوەی ئەم سیستەمەیە و پشتیوانی ئەم سیستەمە دەکات لە بەرامبەر ئەمریکادا لە بەرامبەر ئیسرائیلدا بەڵام بۆ ئەمریکا تەقبولکردنی ئەمە کارێکی قورسە زەحمەتە ئەمریکا لە ئێستادا قبولی ئەمە بکات کە یۆرانیۆمی پیتێنراوی ئەم 160 یۆرانیۆمە پیتێنراوەی ئێران نەقل بکرێ بۆ رووسیا کەشی نەبوو زۆر زارانی لە ڕێکەوتنەکان تا باز لەوە دەکرا ئەمریکا دەڵێ
یۆرانیۆمەکە نابێت لە ئێران بێ و بۆ وڵاتی بچێتە نێوەندی وڵاتی سێم بەڵێ بچێتە وڵاتی سێم بەڵام ئەم وڵاتی سێمە ئەمریکا دەبێت ڕەزامان بێ لەسەری پێ دوایە دۆناڵد ترەمپ لەگەڵ رووسیا کێشەیەکێ بێ پێم کێشە کە باسیش لەوە دەکرێن دۆناڵد ترەمپ بۆ خۆی لەگەڵ پۆتینە جۆرێک لە پەیوەندیان هەیە بەڵێ پەیوەندیان هەیە زۆر جاریش وەسپستایشی پۆتینی کردووە لەسەر زاری ترەمپەوە پیاوێکی ئازای و پیاوێکی ئەنی کۆمەڵی وەسفی کردووە بەڵام بۆ ڕازیبوون لە مەسلەی یۆرانیۆم کارێکی قورسە ینی بە تەسەوەڕی من تەسەوەڕ ناکەم ئەمریکا لە ئێستادا ڕازی بێ ئەم یۆرانیەمە بچێ بۆ رووسیا و ئێرانیش هەتا ئێستا ڕازی نییە بەڕاستی یۆرانیۆم نەقل هەتا ئێستا لە سەرەما ڕازی نییە ینی بە عملی ڕازی نەبووە ڕزامەندی لەسەرەوە نەداوە ئامادەی کەمکردنەوەی لە قۆناغی سێمی گفتوگۆدا کە خستوێتی خاڵی سێم خاڵی یەکەمی بریتە لەوەی کە دەبێت شەڕێک جاری بۆستێ جەنگێک جاری بۆستێ نەک بە شێوەیەکی کاتی ئەوە داواکاری ئێران لەگەڵ وەستانی جەنگی قۆناغی دووەمکردنەوەی گەر و هورمزە قۆناغی سێم دەڵێ گفتوگۆ لەسەر کەمکردنەوەی پیتاندنی یۆرانیۆم لە 6 بۆ 20 دەکەین بۆ 20 لەسەد دکتۆر ئێران لە دۆخێکدا لە نقطەی هێزەوە لە نقطەی قوتەوە قسە بکە نەخێر ئێران لە نقطەی قوت نییە ئێران تاوەکو ئەو کاتێک کە گەروی هرمزی خست بۆ ژێر دەسەڵاتی خۆیەوە گەماروی خست بۆ سەر هاتوچەی بازرگانی و کەشتە نەوت هەڵگرەکانی ناوچەکە و بازرگانی ئەوروپا و ینی تا ئەندازەیەک کێشەی سوتەمەنی و نرخی بۆ ئەوروپا دروست کرده بوو تا ئەندازەیەک دەکرێت بەڵێن جۆرێک لە دەسەڵات و هەژمونی خۆی پیشاندا بوو لە ناوچەکەدا بەڵام دوای ئەو گەماروی کە لە کاتی گفتوگۆدا ئەمریکا ئەو گەمارو دەریایی کە بەسەر هورمزیدا سەپاندۆ خودی ئێرانی خستۆتە ناو گەمارەوە ئێرانی لە خنکان نزیک کردوتەوە شادەماری ئابووری ئێرانی وشک کردووە هاتوچۆی دەرچوون و هاتناوەی بۆ ئێران وشک کردووە هەموو ئەوانە پێمان دەڵێ ئێران لە ئێستادا لە موقعی قووە نییە و خۆشی دەزان لە موقعی قووە نییە ئەمەی لە میدیا دەگوترێت کاکە ڕانکۆ ئەمەی وەزیری خارجی و عراقچی و ئەمەی بەرپرسانی ئەمنی و بەرپرسانی سیاسی ئێرانی قالیباف دەیڵێ زۆر جیاوازە لەوەی کە ژێربەژێر چی ڕوودەدات بێگومان ئێمە هەمومان دەزانین ینی ئاگاداری هەموو مەلەفەکانی ژێربەژێر نین ئاگاداری هەموو نهێنیەکان نین ئاگاداری تاوەکە و کاتی کە ئاشکرا دەکرێت تاوکە و کاتی کە لە میدیادا ڕادەگەیەندرێت یاخود نەتیجەی کۆتایی ڕادەگەیەندرێت زۆر زیادەیان و دەمەر بۆ نمونە ئەو خاڵانی ئێران کە بە فارسی بڵاوێکاتەوە جیاوازە لەوەی بەڵێزی دەینێرێ بۆ ئەمریکا ترامپیش دایمەن وا دەڵێت لەو قسەی کە ئەوان دەیکەن لە میدیادا زۆر جیاوازە کە لەگەڵ ئێمە دەیکەن ڕاستە ڕاست دەکات ینی لەوەدا ڕاست دەکات بەڵێ گومان لەوەدانە ینی ئەمەی کە ئێران لەگەڵ ئەمریکا دەیڵێ بۆ مفاوەزات و بۆ تەنازولات زۆر جیاوازە کە لەوەی ئەوەی کە لە میدیا دەیڵێ بۆ حاڵەتی سایکۆلۆژی ناوەی ئێرانە هاوڵاتی ئێرانیە بۆی کەوا چیرۆکێک پیشان بدات چیرۆکێ بهۆنێتەوە کە ئێمە نقطەی سەرکەوتنەوە لە خاڵی سەرکەوتنەوە ئێمە چوینە ناو گفتوگۆ ناڵێ ئێمە لەشکستەوە چوین ناڵێ ئێمە ملکەج بووین بێگومان ئەم خیتابە گرنگە بۆ ناوەی ئێران بەڵام بۆ دەرەوە هەموو دنیا دەزانێت ئێران لە منطقی قووەت نییە ئێران لە نقطەی لاوازیەوە چۆتە نافاوەزاتەوە باشە دکتۆر ئەو چەند خولەکەی مەمانە تۆزە قسە بکەین لەسەر لێکەوتەکانی ئەم جەنگە بەڵام بەر لەوێ بسمەسەر لێکەوتەکانی پێ دوایانی ئەگەری ئاشتی بەێسترە یانەگەری دەستپێکردنەوەی جەنگەکە من پێم وایە بۆ ماوەیەکی درێژتر ئەم گفتوگۆیانە بەردەوام دەبێت ینی مماتەڵی پێدەکرێن هەم لەلایەن ئێران و هەم لایەن ئەمریکاوە ئەمریکا تا بۆی بکرێ هەوڵ دەدا لە ڕێگای گەمارۆوە لە ڕێگای سەپاندنی ئەم گەمارۆ دەریایەوە ئەگەر نەتیجەیەکی ئیجابی باش بچنێتەوە من پێم وایە ئێران تەنازولاتی زیاتر دەکات ئێران ڕۆژ بە ڕۆژ زیاتر تەنازول دەکات بۆی کەوە تەنازولێک بە جۆرێک کە وەڵامدەرەوەی خواستێک هەم ئەمریکا قەنەعەتی پێ بێ هەم ئیسرائیلش بێتە ئەو قەنەعەتی کە پێویستە لەم دۆخەدا ئەم گفتوگویانە بە نەتیجەیەکی ئیجابی بێت بۆ بەتەسەوەری من گفتوگۆکان درێژە دەچێت پێم وایە جەنگی گەورە دووبارە نەبێت باشە دکتۆر ڕەنگە ئەمە ئەم خێنەوەی بۆ ئەمریکا کە ویستی زۆری بۆ جەنگ نییە ڕاست بێ بەڵام لەم لاوەمە ئیسرائیل دەبینین بۆ بەتایبەت کە دەڵێن ئیسرائیل لەسە دەبێ بڵێن ئیسرائیلی نەتەنیاهۆ چونکە ئێستا لە دوێ نێوپێرەوە لە ینی پۆستێنی ئیسرائیلی خەریکە یەکتری ینی دەستنە پاڵ یەکتر ڕاست لە دژی نەتەنیاهۆ بۆ دەیانێت لە هەڵبژارنەکانی هاوپەیمانیان دروست کرد و ینی دژی نەتەنیاوە کە پێشتر ئەمە زۆر زۆر زەحمەت بوو ڕاست پێدوانیە نی نەتەنیاوە میشە لەم دۆخانەدا جەنگێکی دەرەکی دروست دەکاتەوە بۆی تەرکیزی خەڵک بەرێتەوە دیسان بۆ دەرەوە ئیسرائیل ئێمە دەزانین لە بەردەم هەڵبژاردندا لە تشرینی یەکەمدا ئەم هاوپەیمانێتی کە ئێستا هەیە ببوورە پرسیارەکەم هەنی بە دەقیق ئەوەیە ئەوم بۆ ئەوە باس کرد ئێمە کە باز لە ئاشتی دەکەین یا جەنگ ڕووناداتەوە لەو لاوە حسابیەوە ئەبێ بکرێت کە ئیسرائیلی نەتەنیاهۆ
ویستی ئاشتی نییە. شەڕانگێزیشی هەیە ڕاست. ئەو ئاشتی دەبێت ڕاست بێگومان وایە ینی ئەمە گومان لەوەدا نیە ینی ئیسرائیل بەڵام ئیسرائیل بەبێ ئازی ئەمریکا ناتوانانی موشەچێ بەرەو ئێران ئاراستە بکات ئەی گومان لەوەدا نیە هەتا ئەمریکا ئۆکەی بۆ نەکە گڵۆپی سەوزی بۆ هەڵ نەکات ئیسرائیل شەر لەگەڵ ئێران دەست پێ ناکاتەوە ئەمە معلومە ینی شتێکی معلومە ناتوانێت لەم فەلەکی ئەمریکا دەرچێت لە فەلکی بڕیاری ئەمریکی دەربچێت حتا وەکو ئەو کاتێکی ئەمریکا ڕێگای پێدار بۆیە تەسەوەڕ ناکرێت ئیسرائیل لەگەڵ ئێران بچێتە ناوجەنجێکەوە بەبێ هەڵکردنی گڵۆپی سەوز لەلایەن ئەمریکاوە سەبارەت بەوەش کە ناتانیاهۆ ڕاستە ناتانیاهۆ ئێمە دەزانین ڕەنگە خاوەنی درێژترین حکمڕانی سەرۆکوەزیران بێت لە ئیسرائیل لە مێژووی دەوڵەتی ئیسرائیل لە نزیکەی 18 ساڵ لەسەر حکم بەڵام ئەو هاوپەیمانەتی کە ئێستاش پێکاتوە ئەمانە پێشتر لە 21 لەسەر حکم بوون ینی نەفتالی بینیت خۆی سەرۆکوەزیران بوو بەڵام دوای هاوپەیمانەکان هەڵبەشایەوە لەگەڵ لاپید هەڵبەشایەوە کە هاوپەیمانەتیان هەڵبەشاوەتەوە جارێک هاوپەیمانەتیان ئێستا لە دژی ناتانێ هۆ پێکەێناوە بۆ هەڵبژاردن ئەمە بێگومان دوژمنەکەیانە بەڵام یەک شتمان لە بەرچاو بێ ئێمە گە قسەکانی بینیت بینە بەرچاوی خۆمان لەوەی لە کۆنگرەی یەهودەکان لە ئەمریکا کردوویەتی زۆر تا ئەندازەیەکی گەورە زۆر ترسناکتر لەوەی کە ناتانێ هۆ دەڵێ 3000 ساڵە خەریکن جوولەکە لە ناو دەبن دەوڵەتی ئیسرائیل لە ناو دەبن 3000 پەلاماری هاوسەرەکان و هاوسەرانمان و منداڵەکانمان دەدەن ئێمە دەمانوێت دنیا خۆش ئێمەی خۆ 3000 ساڵ هەوڵدەین دنیا ئێمەی خۆش بووە وەکو یەهود وەکو جوولەکە بەڵام لەوەدا سەرکەوتو نەبووین ینی بۆیە دەبێت بۆ دژمنەکانمانی بسەلبێنین کە ئێمە چین ناچاریان بکەین ڕێزمان بگرن واتە جۆرێک لە قەناعەتیان لا دروست بووە کە ئەوان لەژێر هەڕەشان ناتانیەوە شەروا دەڵێ پێی وایە وجود هەڕەشەی وجودی لەسەر دەوڵەتی ئیسرائیلەیە بینیتی شەر پێی وایە هەڕەشەی وجودی لەسەر دەوڵەتی ئیسرائیل ینی ئەگەر لە نەتەنیاوە تونتر نەبێ بەڵێ دەڵێ بیان ترسێنین دەبێت لێمان بترسن دژمنەکانمان لێم نەسەن وا دەڵێ بینیت ینی ئەگەر ئەویش ببێتەوە بە سەرۆک وەزیران تقریبا درێژە پێدەری هەمان ئەجێندا بە جیاوازیەوە تەسەوەڕ دەکەم بێگومان نەتەنیاوە زۆر دڵخوازی دۆناڵد ترەمپە ناتانیاوش پێدەچێت بەڵام ینی یاریەکانی ناوەش گرنگن بۆ پسیۆنی ئیسرائیلیش کەم نییە بەقووەتە زۆر باشە دکتۆر لەکەوتەکانی ئەم جەنگە پێویستکەین و بارەمی کوردستانەوە لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت لە مای ڕابردایەوە ڕاگەنراوی شتانە بوو داواتیان لە باڵەسخانەی ئەمریکا کرد کە بیانی وەکو دەڵێ سنوورێک بۆ ئێران دابدرێت هەرێمی کوردستان بە دەربکە لەم جەنگە ئەوە لە چیەوە سەرچاوەگیر بۆ ڕاگەنراوە دوو ڕاگەیاندن ویشان بۆ کۆنسڵخانەی ئێران ئەوتریشان بۆ کۆنسڵخانەی گشتی ئەمریکا هەردوو ڕاگەیان مەفهومەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکە بێلایەنە لەم جەنگەدا بەشێک نییە لەم جەنگە وە گوتاری ڕسمی دەسەڵاتی سیاسی لە هەرێم ئەحزابی سیاسی لە هەرێم هەمویان لەگەڵ بێلایانی پاراستنی بێلایانیە لە جەنگدا حەزیان بەوە نەکردووە و نەشیان ویستوە خۆیان بە دوورگرتووە لە جەنگ و نەیان ویستوە سەرزەمینی هەرێمی کوردستان ببێتە بەشێک لە جەنگ تەرەفداری لایەنێکی دیاریکراویان نەکردووە تەنانەت ئۆپۆزیسیۆنی ئێرانیشیان لەم ناوچەیەدا ڕێگە پێ نەداوە بچێتەوە بۆ ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچە کوردیەکان و لە سنووردا دۆخێکی ئەمنین ناجۆر ئەوەی ناودووکەوانە بۆ کۆماری ئیسلامی ئێران دروستکە واتە ئیلتیزامێکی تەواوی کردووە لە ڕووی قانونیەوە بەوەی بە بێلایەنەکەی خۆی بەڵام تۆ سیرکە کە دەچێت دۆخی ئاشتیەوە موشک باران بۆ سەر ئێران دەوەستێ ئێران موشکەکانی بۆ سەر قەتەر دەوەستێنێ بۆ سەر بەحرێن دەیوەستێنێ بۆ سەر سعودێ دەیوەستێنێ بۆ سەر کوێت دەیوەستێنێ بەڵام بۆ هەرێمی کوردستان ئیمارات دەیوەستێنێ کە زۆر داغدار بوو بەڵێ هەر ناکۆچ تاریخیشیان هەیە لەگە ئیمارات ینی بەڵام بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت ئەمە چی ینی ئەم پرسیارە چێت چۆن بەدوای وەڵامەکەی دابگەڕین ینی ئەم پرسیارە ئاراستی ئەوان کراوە خێرە ئەو بۆ ئێران هەموو وڵاتانی کەنداوی کۆتایی پێهێناوە بۆ هیچ مەترسیێکیان لەسەر نەماوە هیچ بردومانێکیان ناکات لەم دۆخی ئێستادا دۆخی وەستانی جەنگدا بەڵام لە هەرێمی کوردستان بەردەوامە پێشمەرگە و عائیلەی مەدەنی و خەڵکی مەدەنی و لانی کەم لە ڕووی دەرونیەوە دۆخێکی نائارامی دروست کردەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە پرسیارەکەی دەبێت لای ئێران بێ ڕاستە هەوڵ هەیە لەلایەن هەرێمی کوردستان و لەلایەن ئەحزابی سیاسی کوردی و لە ناوەندەکانی دەسەڵاتەوە کە ئەم جۆرێک لێک تێگەیشتنی زیاتر هەبێت لەگەڵ ئێران بۆی کۆتایی بەمە پێندرێ بەڵام ئێرانی جوابی نەدانەوە دکتۆر هەتا ئێسای جوابێک نییە هیچ جوابێک نییە ئەوەی من ئاگادارم تا ئێسای جوابێک نییە ئەی کۆنسڵخانەی ئەمریکا هیچ تا ئێستا جوابێکی ئەو تۆ نەدرام جوابیان نییە بە 3 زمانی جیاوازیش ئاراستە کراوە بڵاو کراوەتەوە
ینی بێگومانەوە ئەوەی کە دەکرێت دەرحەق بە هەرێمی کوردستان خەدرێکی گەورەیە بەڕاستی ئەی ناحەقیەکی گەورەیە و خەرقێکی گەورەشە چکە تۆ هیچ یەکەم بەشێکنی لە جەنگ دووەم جەنگ وەستاوە حتا ئەگە بەشێک بی لە جەنگ تۆ دیقەت بە کاکەڕانکۆ ئەگە بەشێکیش بی لە جەنگ مادام جەنگ وەستاوە تۆژۆگە وڵاتانی تر تەواو دەبێ بردومان بوەستەیە تۆ جەنگ وەستاوە بەشێکیش نێ لە جەنگ بەڵام بردومانەکەش بەردەوامە یانی نازانی وەڵامی چی ئەم پرسیارە بدەیتەوە ئەین دۆخێکی عجیبە ینی میتۆدێکی کارکردنی عجیبە لەلایەن ئێرانەوە دەرحەق بە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی لە کاتێک هەرێمی کوردستان هەمیشە خۆی بە دۆستی وێزانی و پەیوەندێکی باشمانەیە و تیجارەتێکی زۆر هاتوچۆ هەبووە بڵێ ڕاستە زۆر ڕاستە. سپاس دەکەم زۆر بەڕە دکتۆر زعفەرعەلی توێژەری سیاسی مامۆستای زانکۆ سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان. سپاس بۆ بەخێراتی سەرچاو زۆر بەخێر بێ. خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە هەر شاد بن ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ.